طيب افتخارمان لەگەڵە کە شرۆڤەکاری سیاسیە لە لاهوری پاکستانەوە سپاس دەکەین کە ئامادەی لەگەڵمان سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز تەیب ئەوەی کە ئێستا ئاماژەمان پێکرد لەبارەی پاکستانەوە چۆن ئێوە ئەم دۆخە دەبینن و مەترسیەکانی لەسەر پاکستان چی؟ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. Thank you so much زۆر for سپاس بۆ having me میوانداری again کردنم and we are hoping you also هیوادارم کە ئێوە سەلامەت و دوور لە کێشە بن دوعاتان بۆ دەکەین پرسیارەکە ئەوەیە کە هەندێک کێشە هەیە ئازەربایجانیش کێشێ تێدایە بۆ نمونە ئازەربایجان پشتیوانی خۆی بۆ پاکستان دووپات کردووەتەوە لە کاتە سەختەکاندا ئازەربایجانەکان یارمەتی ئێمە دەدەن بۆ ئەوەی کە دۆخەکە هێور بێتەوە خەڵکی پاکستان خاوەن کەلتورێکی زۆر قوڵن لەگەڵ ئێرانیەکاندا پەیوەندی ئاینیمان لەگەڵ ئێراندا هەیە پەیوەندی کەلتوریمان لەگەڵ ئێراندا هەیە هەموو ساڵێک هەزاران پاکستانی دەچنە مەشهەد بۆ پێشکەشکردنی ئەرکە ئاینیەکانیان لەو شارانە ئێستا ئازەربایجان یارمەتیمان دەدا لە ئاساییکردنەوە پەیوەندیەکانمان باش وەک دەزانین پاکستان و هەروەها سعودیا ڕێکەوتنێکی استراتیژیان هەیە کە لە ڕووی بواری ئەمنیەوە گرنگە و هەروەها لە هاوکاری استراتیژیا گرنگە هەڵویستی پاکستان لەبارەی ئەو هێرشانەی بۆ سەر وڵاتانی کەندا و بە تایبەتی سعودیە چییە بێ؟ پاکستان هەمیشە لەگەڵ حکوومەتی سعودیە هاوشان بووە ئێمە پشتیوانی سعودیەمان کردووە پشتیوانی خۆمان بۆ سعودیە دووپات دەکەینەوە ئێمە دژی هەر جۆرە دوژمنکاریەکی لە نێوان وڵاتە موسڵمانەکاندا بە تایبەتی سعودیە و ئێران ئێستا من وای دەبینم کە سعودیە داوای لە ئێمە نەکردووە سەرباز بنێرینە وڵاتەکەەوە هەرچیەکیش ڕووبدات ئێمە هەرگیز پشت لە سعودیە ناکەین لەگەڵ ئەوەشدا پشتیوانی سعودیە دەکەین لەگەڵ ئەوەشدا ئێمە پشتیوانی هەر وڵاتێکی دیکە ئیسلامی دەکەین کە داوای هاوکاریمان لێ بکات لەم خاڵەتە ئێمە دۆخەکە توانم بڵێم زۆر سەختە ئێستا ئەمریکا یارمەتی سعودیە دەدات بۆ بەرگریکردن لە خاکی خۆی بەڵام ئەوەشمان بیر نەچێت ئیسرائیل دەستدرێژی کارەکەیە ئێمە لەگەڵ ئەوەدان کە ئیسرائیل دوژمنکاری دەکات کێشە دروست دەکات پێویستە ئەمریکا ئیسرائیل ڕام بکات ڕێگەنەدا چی دیکە کێشە دروستکە لە ناوچەکەدا پاکستان لە درێژە کێشانی ئەم ململانەیە وەکو هێزێک لە ناوچەکە کە خاوەنچێکی ئەتۆمیە با بڵێن هیچ کاردانەوەیکی ئەبێت؟ بێگومان پاکستان حەز ناکات هیچ وڵاتێکی ئیسلامی ببێتە قوربانی و کێشەی بۆ دروست بێت بە دەستی ناتانیاهۆی تاوانبار پاکستان حەز ناکات کە هیچ وڵاتێکی ئیسلامی ببێتە قوربانی پلانە گڵاوەکانی ناتانیاهۆ وەکو غەزەی لێ بێت بینیتان غەزە چی لێ هات ئێمە هەرگیز بێدەنگ نەبووین بەرامبەر غەزە ئێستا کێشەکە پەیوەندی بە وڵاتی دیکە ئیسلامیەوە هەیە ئەوەی پاکستان دەکات بەرگریە لە وڵاتە ئیسلامیەکان تاکە وڵاتی ئیسلامیەکە خاوەنی چەکی ئەتۆمیە ئێمە بەردەوام دژمنکاریەکانی ئیسرائیلمان بۆسەر ئێران سەرکۆ نەکردووە لەگەڵ ئەوەدا کە ئێران مافی بەرگریکردن لە خۆی هەیە دژی دژمنکاریە گڵاوەکانی ناتانیاهۆ و ئیسرائیل ئێمە پشتیوانی ئێران دەکەین دژی هەر شەڕەنگێزیە کە ئیسرائیلی تاوانبار ئەنجامی بدات پاکستان هەرگیز داوای لێ نەکراوە کە سەرباز بنێرێت بەڵام پشتیوانیمان کردوون هەمیشە باشە بەڵام لەو لاشەوە وڵاتانی کەنداویش کەوتونەتە بەر هێرشێکی چڕی ئێران کە ئەوانیش وڵاتانی موسڵمانن بێگومان ئەمە زۆر ترسناکە کە وڵاتانی ئیسلامی کەوتونەتە گیانی یەکتر زۆرمان پێ ناخۆشە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەم وڵاتە ئیسلامیانە کەوتونەتە گیانی یەکتر و هەمیشە شەڕ دەکەن خوای گەورە دەفەرمێت واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا خوای گەورە دەفەرمێت ئێوە یەکریز و تەبابن نەک بکەونە دژمنایەتی یەکتر و لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا یەکتر بکوژن ئێمە زۆر نیگەرانی دۆخی وڵاتە ئیسلامیەکانین ئێستا پێویستە وڵاتە
وڵاتە مسلمانەکان سەرنجیان لەسەر دوژمنە سەرەکیەکان بێ کە ئیسرائیلە نابێت ڕێکە بدەین کە ئیسرائیلدا بەشمان بکات بەداخەوە من نامەوێت هیچ وڵاتێکی مسلمان دژی وڵاتەکەی دیکە شەڕ بکات پێویستە شیعە و سوننە بە هەموو جیاوازیەکانیەوەنەوە پێکەوە بنتژی سەرکوتکاری و شەڕەنگێزیە زۆر گڵاوەکانی ناتانیاهۆ بوەستنەوە چونکە ئەو مەبەستی دابەشکردنمانە گرنگ نیە و هەر باگراوندێکی مەذهبیت هەیە پێویستە هەمیشە سەرکۆنەی دەستدرێژی کارکەی ئێمە سەرکۆنەی کوشتنی خامنەی دەکەین زۆر باشە ڕێستەی ئایا ئێران بەرگەی ئەم شەڕە ئەگرێت و ئایا ئەم شەڕە درێژا خایەنێ؟ من پێم وایە کە ئەم شەڕە بەردەوام دەبێت تا ئەو کاتێک کە ئێران چەکەکانی تاوە دەبێت پێم وایە ئەم شەڕە تا ئەو کاتە بەردەوام دەبێت ئێران ماوەیەکی زۆر خۆی بۆ شەڕ ئامادە دەکات لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامیەوە واتە لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامیەوە ئێران خۆی ئامادە دەکات بۆ شەڕ بۆ فراوانکردنی جوبەخانەکانی لەو کاتەوە ئێران بەردەوامە لە زیادکردنی موشکەکانی و بەهێزکردنی جوبەخانەکەی 1970 کە ئایەتوڵا خامنەی جێگرەوەی خومینی هاتە سەر تەخت لەو کاتەوە خامنەی داوای لە خەڵک کردووە هەمیشە ئامادە بن بۆ بەرگریکردن لە وڵاتەکەیان پێم وایە ئێرانیەکانی هیچ کاتێک دەستبەرداری مافەکانیان نابن تا کۆتا موشک شەڕ دەکات پێم وایە شەڕە بەردەوام دەبێت تا ئەو کاتەی ئێرانیەکان موشکیان پێ نامێنێت دەتوانم بڵێم ئەم شەڕە ڕەنگە درێژ بێتەوە بۆ وڵاتانی دیکەش بەڵام ئەمە زۆر جێگەی داخە باشە جەنابەت ئاماژە بۆەوەکەیت کە ئێران بەردەوامە بێت لەم شەڕە تا ئەو کاتێک کە موشکی هەیە و واتە چەکی هەیە هاتوو چەک و با بڵێن گریمانەیەک دابنین چەک و موشکی نەما پێ دوایە چه وڵاتێک پاڵپشتیەکات و سەپۆرتیەکات لە ڕووی کەرەستەی جەنگیەوە لەم کاتەدا پێویستە ئێمە سەرنجمان لەسەر چین بێت سەرمان لەسەر رووسیا بێت چونکە ئەوان پشتیوانی ئێران دەکەن بەڵام پێویستە ئەوانیش هەڵوێستیانە بێت بە تایبەتی چین و رووسیا کە دوو وڵاتی زلهێزن من ئێستا بۆچی تا ئێستا هەڵوێستیان نەبووە پێ دوایە بۆچی تا ئێستا هەڵوێستیان نەبووە ئەوان تەنها بە زارەکی سەرکۆنەی هێرشەکانی ئیسرائیلی و ئەمریکایان کردووە نیگەرانی خۆیان نیشان داوە بەڵام بەداخەوە هەنگاوی جدیان نەناوە لەگەڵەوەشدا ئەوان تا ئێستا نهاتوون دەر هێڵ بۆ بەرگریکرد لە ئێران ئەوان بە ئاشکرا نەیانوتووە کە پشتیوانی ئێران دەکەین دژی دەستدرێژەکانی ئەمریکا و ئیسرائیل واتە ئەوان بە ئاشکرا ئەویان نەوتووە تەنها سەرکۆنەی هێرشەکەیان کردووە پێم وایە کە هۆکارەکەی ئەوەیە کە ئێران ئێستا بە تەنها جێماوە چین و رووسیاش نایانەوێ خۆیان کرد بەخاوەنی پێ دوایە هەڵوێستی چین و رووسیا کە دۆست و هاوپەیمانێکی هەمیشەیی ئێران بوونە هەروە بمێنێ بەڵێ پێم وایە کە ئەوان پشتیوانی ئێران دەکەن بەڵام تەنها بەزارێکی واتە ڕاستە ئەو سێ وڵاتە پەیوەندی بازرگانیان لەگەڵ یەکتر هەیە ئەوەی کە پەیوەستە بە چینەوە پێم وایە کە سنووری چین دیاریکراوە واتە سنووری چین تەنها سەرکۆنەکردنە بۆ نمونە مادۆڕۆیان ڕفان لە ڤەنزوێلا چین تەنها کرد چین تەنها سەرکۆنی کرد لە کاتێکدا پشتیوانی سەرەکی مادۆرۆ بوو پێم وایە ئەوان کە ئەوەی ئێستا دەیکەن هەر بۆ شێوەیە دەمێننەوە بەڵام ناتوان هەنگاوی زیاتر بن بۆ بەرگریکردن لە ئێران باشە تێڕوانینت بۆ وڵاتانی ئەوروپی چییە لەم جەنگەدا ئایا ئەوان پەلکێشی جەنگە بن وەکەوەی کە بەریتانیا بەنیازە کەشتی بۆ قوبڕس بنێرێ بێگومان کە ئەوروپیەکان وڵاتی گرنگی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیلن بەڵام ئێستا پەیوەندیەکەیان لەگەڵ دۆناڵد ترامپ زۆر باش نییە ئێستا دۆناڵد ترامپ ئەوانیشی بێزار کردووە بە
قسە ناشرینەکانی بەخواستەکانی بۆ داگیرکردنی گرینلاند ئێستا دۆناڵد ترامپ ئەوروپیەکانیش لە خۆی عاجز کرد بۆ ئەوروپیەکانیش هەڵێسێکی ڕوونیانی ئایا دەچنە شەڕەکەەوە یاخۆت نا تەنانەت ئێستا کەنەداش کە دراوسێی شانبەشانی ئەمریکایە لە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ ڕازی نییە هیچ وڵاتێک ئامادە نیە بە تەواوی بچێتە شەڕەکەەوە بۆ پشتیوانیکردنی ئەمریکا بە پێچەوانەوە هەندێک وڵاتی وەکو ئیسپانیا داواکاری ئەمریکای ڕەت کردوەوە بۆ بەکارهێنانی بنکە سەربازیەکانیان بۆ هێرشکردنە سەر ئێران ئێستا ناتۆ جۆرە جۆرەکان دابەشبوونی بەخۆیەوە بینیوە واتە ئەوروپیەکانیش لەگەڵ ترامپ دڵخۆشین ئەگەر بە یەک بلۆکی یەکگرتوو سەیریانکەین ئەوروپیەکان هیچ کامیان ئامادەنین سەرباز بنێرن بۆ شەڕی ئەمریکا هیچ کامیان ئامادەنین فڕۆکە بنێرن بۆ شەڕی ئەمریکا بەڵام دەتوانین بڵێن جۆرە جۆرەکان بەرگری لە ئیسرائیلەکەن لە ڕێگەی دابینکردنی چەک و لە ڕێگەی ناردنی چەکەوە واتە هەنگاوەکە ناچێتە ناردنی سەرباز و فڕۆکەی جەنگی بۆ پشتیوانی لە ناتانیاو باش پێ دوایە چ شتێک ئەتوانێ ئەم شەڕە بوەستێنێ لەم کاتەدا پێم وایە کە تاکەشت ئەم شەڕە بوەستێنێت دۆناڵد ترامپە کە واز لە خواستە سیاسیەکانی بێنێت تاو کاتەی ترامپ نەکشێتەوە شەڕەکە بەردەوام دەبێت ئێستا خەڵکی پاکستان و خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خەڵکی ئەمریکایش داوای ڕاگررتنی ئەم شەڕە دەکەن داوای لێکۆڵینەوە لە ئەپستین و فیلەکانی ئەپستین دەکەن لەگەڵەوەدا دۆناڵد ترامپ پێم وایە دەیەوێت بە جۆرە جۆڵەکان سەرنجی خەڵک ڕابکێشێت و خەڵک سەرنجیان لە ئەپستین دوور بخاتەوە ترامپ لە خولی یەکەمی سەرۆکاتەکەشیدا قاسم سلێمانی کوشتن بۆ دووخستەوەی سەرنجی خەڵک پێم وایە تاو کاتەی ترامپ لە خواستەکانی نەکشێتەوە ئەم شەڕە بەردەوام دەبێت ئیسرائیلیش ناتوانێت ئەم شەڕە بۆ ماوەیەکی درێژ بکات ترامپ نەک ئەمریکا بەڵکو ئیسرائیلیش تووشی ماندوێتی و شەکەتبوون دەکات تا ئەو کاتی نەکشێتەوە لە خواستەکانی هەر کاتێک ترامپ کشەیەوە لە خواستە سیاسیەکانی ئەم شەڕش کۆتایی دێت بەڵێ مەترسی ئەوە هەیە کە ئەو یۆرانیۆمە پیتێنراوەی کە ئێران هەیەی لە ئەم شەڕەدا ببێتە هۆکاری ماڵوێرانی و هەروەها وێرانکاریەکی زۆر لە ناوچەکە ئەو ترسە هەیە لە ئەنجامی درێژە کێشانی ئەم شەڕە و لێدانی ئەمریکا لەو بنکانە بێگومان بەشێکی زۆر مەحاڵ ڕەنگە بێنەبوون و ڕوودەن من هەمیشە بە مامۆستاکانم وتووە کە ڕەنگە کۆتایی جیهان نزیک بێت ئێستا کۆتایی جیهان چییە کۆمەڵێکی خەڵک زۆر دەکوژێن کە نازان بۆچی کوژراون پێم وایە کە ئەم شەڕە ڕەنگە زیاتریش درێژە بکێشێت ڕەنگە کەس نەزانێت دۆخەکە چی بەسەرێت بەڕاستی زۆر مەترسیدارە پێشبینی بکەیت ڕەنگە وەکو هێرۆشیمە و ناکازاکی دووبارە ببنەوە لە ناوچەکەی ئێمەدا ئێمە تەنیشتی ئێرانین دەزانین کە زۆر مەترسیدارە دۆخەکە هەر جۆرە تیشکدانەوەیەکی ئەتۆمی ڕەنگە کارە سات بار بێ بۆ پاکستانیش لەگەڵەوەشدا ئێمە هاوسۆزین بۆ وڵاتە موسڵمانەکانی وەکو عێراق و ئیمارات و سعودیە بەداخەوە دەبینین کە ئاواتچیان بەسەر دێت لەگەڵ ئەوەشدا نازانن شەڕەکە چی بەسەر دێت بەڕاستی پێشبینیکردن سەختە پاکستان و وڵاتە موسڵمانەکانی دیکە پێویستە بەجددی بێنە سەر خەت و داوای ڕاگررتنی شەڕەنگێزیەکانی نەتەنیاهو بکەن بەڵێ ئێمە سپاس دەکەین تەیب ئفتیخار شرۆڤەکاری سیاسی لە لاهوری پاکستان و میوانی کوردستان 24 بوو سپاس هیوادارم سەلامەت بن ئێوەش برا کوردەکانم سەلامەت بن هیوادارم خوای گەورە بتان پارێزێت ئێوە کاری خۆتان زۆر باش دەکەن سپاستان دەکەم سپاس